ئەمڕۆ ئێمە لە بەردەم زانکۆی سلەیمانین لە قلیاسان کۆمەڵی خوێندکار گربوونەوەی ناڕەزاییان ئەنجام داوە تاوەکو بۆ ئەو سزادراوانەی ڕۆژنامەوان و چالاکوانە سیاسیانی کە لە بادینان دەستگیر کراون ئەمڕۆ گربوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجام داوە دەچمە لای یەکێک لەو خوێندکارانەی کە بەیاننامەیەکی هەبوو لێرە خوێندەوە بۆ ڕایگشتی و بۆ ڕۆژنامەنووسان سڵاوت لێبێ ئەم گربوونەوەیەتان کە ئەمڕۆ ئەنجام داوە چەند کۆمەڵە خوێندکارێ بوون و چۆن ڕێگایان پێدان چۆن ئەم گربوونەوەیەتان ئەنجامدا. سلااو لێ و لە بینەرانیش بەخێر بێن بۆ مەسەلەی ڕێگەدان هیچ کەسێک پرسی بە ئێمە نەکردو تا براکانمانی لە بادینان دەستگیر کردو تا ئێمە پرس بە هیچ کەسێک بکەین لێرە خۆپشاندان بۆ پاڵپشتیان دووبارە بکەینەوە. چەند خوێندکار گربوونەوەی ئەنجامدا چۆن مۆڵەتی وەرگرتنی ئەوەتان هەبوو چۆن ئەو هەڵوێستەتان نوان لە بەرامبەر ئەو دەستگیرکراوانەی بادینان. ئەزانی یاو ڕێمە شتێکی ئەخلاقیە یعنی شتێکی وجدانیە نووسەرێک قسەیەکی ئەم پێشتریش قسەم دووبارە کردوتەوە لە ڕاستیە ئەڵێ ڕۆژێکاتن کۆمۆنیستەکانیان دەست بەسەر کرد من بێدەنگ بووم چکەوتم خۆ من کۆمۆنیست نیم ڕۆژێکی دیکاتن جوولەکەکانیان دەستگیر کرد من بێدەنگ بووم چکەوتم من جوولەکە نیم بەڵام سبەی ڕۆژاتن لە منیشیان دەستگیر کرد جا لە ڕاستی ئەمەی کە ئەیکەین ئەرکێکی ئەخلاقیە هەم لە پێناو ئەوانە و لە پێناو خۆمانە چکە بە ڕاستیە گەرەوە بچێتە سەرەوە بۆ دوو ڕۆژی تر بۆ ئێمەمانان بۆ ئێوەمانانش وەکو سەحافی ڕەنگە ڕێگریتان لێ بکرێت لە ڕاگەیان و ڕووماڵکردنی هەواڵەکان بە ئەو شێوەیە کە خۆتانەتانێ بۆ ئێوە ئێمە لێرە کردومانە شتێکی ئەخلاقی ئەرکێکی ئەخلاقی خۆمانە هەڵساوین کردومانە ئەمە یەکشتش بە ئێوە بە بینەران بڵێم ئەمەی کە یەسەر ڕوئەدا ئەم برادرانەی بادینان کردویانە کە ئێمە ناومان ناوە یارانی بادینان وەکو چۆن یارانی ئەشکەوتە بوون لە ڕابردووە ئەمانە یارانی بادینان ئەمانە دەنگیان هەڵبڕیوە دژی زوڵم و زۆر و ستەم لە بادینان دژی ئەو نەعەدالەتی کە لەوێ کراوە لە ڕاستیە و ئەو دادگاییکردنی بەتایبەت برادرانی ئەوێ بەتایبەت کاک شیروان شێروانی هەمان دادگاییکردنی سەید قوتب بە ئەگەر سەیری مێشوو بکەین سەیری مێشوو بکە کە دادوەر بە سەید قوتب بەڵێ سەید ئەمڕۆ ئەڵێ سەید وەڵامە چییە لە ئەوەی کە لەسەر تاوانەکانت سەید قوتب لە وەڵامە پێڵێ من نازانم کام تاوان چکار ڕۆژە و تاواتێکی تازەم بۆ وەڵە باسن لە ڕاستیە زیندانەکانیش ئەوان ئەو ڕۆژە لە زیندان ئەمان شتیان تۆ تاوانەکانی خۆیان نازانن چییە و لە کۆتا جارژە ئەمڕۆ شێروان شێروانی بە بیانوێکی زۆر پوچ براوەتە دادگا بەبێ ئەوەی پارێزەرەکەی بەشدار بێ لەگەڵا بردوانەتە دەستگای ئاسایش و دوای ڕەوانەی دادگایان کردو کە بەڕاستی ئەمە ئەو پەڕی نایاساییە بەرامبەری کراوە. ئێوە لە بەیاننامەیەکە چیتان بڵاو کردەوە لە بەیاننامەکە خۆی لە چەند خاڵە گرت و بڵاوتان کردەوە؟ بەڵێ بەیاننامەکەی ئێمە گشتی بوو تایبەت بوو بە نەکەر ئەوان تایبەت بوو بە هەموو هەرێمی کوردستان لە ڕاستیە دۆخی ئازادی ڕادەربرن و دیموکراسی لە ژێر مەترسیایە ئەبێ ئێمە هەمومان هاوکار بین بە تیم کار بکەین بۆ ئەوەی کە بتوانین هەوڵێک بین ئەو هەوڵەکانیشمان بەردەوام بێ بە دڵنیایی چڕتری شەکەینەوە کە داوامان کرد لە خاڵەکانەوە کۆی گشتی بەیاننامەکە کە هەرچی زووە و زیندانیانە ئازاد کردیان لە ڕاستیە ئەگەر سەرکردە و سەرۆک تەنازول بۆ گەلەکەی خۆی بکا پێی گەورە بێ سەیری مێشوو بکەین فرعون بۆ نەغڕۆینەوە ئاو بوو لەبەرەوەی تەنازولی نەکرد بۆ گەلەکەی ئەگەر مەسرور بارزانی ئەگەر نێچیروان بارزانی ئەگەر مەسعود بارزانی هەر یەکێکی تر لە حکومەتە قوبات تاڵەبانی هەر کەسێکە تەنازولکەن بۆ خەڵک وەرە نەم زیندانیانە ئازادکەن بڵێن بە میلەتی خۆتان داوای لێبوردنەکەین ئێمە غەدرمان کرد لا ئێمە جوانە بن لا ئێمە ناشرین نابن لە ڕاستیە دەستیەوەش خۆش بچینە لای یەکێکلامان تۆکو خوێندکاری ئەمڕۆ لە گربوونەوەکە بەشدار بووی تا چەند خوێندکارەکانی کە هاوکارتان بوون. سەرەتا بەخێر بێن سپاس دەکەم بۆ ڕووماڵکردنی ئەم گربوونەوە. سەرەتا وڵای وشیاری خوێندکاران لە ئێستادا زۆر لاواز بە ئێمە وەکو خوێندکارانی بەشی ڕاگەاندن چەند کەسێک بەشداری بووینە وەکو پێشتریش ئێمە ڕاگەاندراومان بڵاو کردێتەوە داواکاریمان لە خوێندکاران کرد و بێن هەڵوێستێکیانە بێت دوو ڕۆژی تر ئەمە یعنی سەرەی ئێمەش دی ئەگەر بەم شێوازە بێت چونکە ئێمە خوێندکاری بەشی ڕاگەاندین وانەیەکمان هەیە بە ناوی ئیتیکی ڕاگەاندن و ئەخلاقیەتی ڕاگەاندن کە بەم شێوازە حکومدانەی چالاکەوانان و ڕۆژنامەنووسان دوورە لە هەموو ئیتیکێک و دوورە لە هەموو ڕێکارێکی یاسایی کە بەم شێوازە نابێ بەردەوام بێ سەرەڕای ئەوەی کە چەندین جار ڕاگەاندرا و لێدوان و ئەوانە هەبووە کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڕاوکراوەتەوە بەڵام خوێندکاران هەتاوەکو ئێستا بەدەمەوە هاتنێکی وان نەبوو بۆی بێن بەدەم ئەم بڕیاری دادگاوە بۆی هەر نەبێ فشارێک دروستکرێتاوەکو ڕایگشتی لەسەر بجوڵێنرێت. سڵاوت لەبێتەوە ئەمڕۆ وەکو خوێندکارێک هاتووی بەشدار بووی داوات چییە و ئەتەوێت چی بڵیت؟ سڵاو لە ئێوەش وەڵای ئێمە وەکو خوێندکاران داواکارین کە ئەم برایانەمان ئازاد بکەن ئەگەر تاوانێکیان هەیە تاوانەکان ینی ساغ بکەنەوە لەسەریان ینی نەوەکو بڵم کە ببێت تاوانی خستویان و کۆمەڵک تاوانی خستونێتە پاڵ بێەوە هیچ بەڵگەیەک و هیچ شایەتێک و هیچ ینی دەقێکی یاسایی پشگیری ئەو زیندانیکردنە بکات بە کۆمەڵێک بوختانیان بۆ هەڵبەستون وە کۆمەڵێک تاوان کە هیچ ناگونجێت لەگەڵ ئەو چالەکانێکە کردیان ئەوان چالەگوان نەوەکو تاوانبەر. سڵاوت لەبێ ئەمڕۆ وەکو خوێندکارێک کە لە گربوونەوەکەیە بەشدار بووی تا چەند
دکتۆرە و مامۆستاکانی ئێرە لەگەڵ خوێندکارانە هاوکاری تەواوی ئێوەیان کردو تا چەندێکی ژێوە بەردەوام ئەبن لەم ناڕازیە. سلااوان لێبێ ڕاستی مامۆسایان و ئەوان دکتۆرانی جامیع و تا کۆتایی ئەو کارمەندانی زانکۆی سلێمانیە هەر زانکۆیەکی تر بە ڕێگەی تر و بە ئوسوبی خۆیان هەتا ئەگەر ئەم ڕێگەش بێتوان بەشدار بن بەڵام جۆرێک لە ساردیان پێوە دیارە ڕەنگە هەنێکیان لە ڕێگەی ترەوە و وەکووەڵە لە کەناڵی ترەوە و لە ڕێگەی ترەوە بەشداریان کردێت لە دەربڕی ناڕازادی خۆیان لە سەران پرسە. من نامێت لێرەدا زۆر باسی ڕۆڵی ئەوان کەم وەکو بە کوردیش ئاماژەم پێدا بەڵام ئێمە وەکو کۆمەڵی خوێنکار بەڕاستی بە ژمارەیەکی کەمە بەداخەوە ئەبوو خوێنکاران زیاتر گوڕوتینیان هەبووە بۆ ئەم پرسە بۆ بەشداریکردن لە دەربڕی ناڕەزایەتی چکە بەڕاستی ئەمە من بە وەرجەکانێکی ترسناکیە بینم لە مێژوێرمی کوردستانەوە هەر لە ساتەوەختی دروستبوونیەوە و لە ساتەوەختی یەکەم هەڵبژاردنەوە هەتا ڕۆژی ئەمڕۆ چکە بەڕاستی حاڵەتێکە کە یەکێک لە دەسەڵاتەکان کە دەسەڵاتی دادوەریە ئەچێتە خزمەت ئەژەنداکان و ویستەکانی دەسەڵاتێکی ترەوە کە دەسەڵاتی یاسادانانە. بەڕاستی ئەمە وەکو وتم وەرجەکانێکی ترسناکە و بۆ شەن و بۆ پێگەی هەرێمی کوردستانیش لە ئاستی ناوخۆنی و دەوڵەتی کاریگەری سلبی ئەبێ چکە تۆ بەڕاستی کۆمەڵێک تۆهمە کۆمەڵێک تۆمەت دراوەتە پاڵ کۆمەڵێک چاراگوان کە لەگەڵ کار و کردوی ئەوانە ناگونجێ و هیچ بەڵگەیەکیش نییە کەوا بکە لە ئەو دادگایە بەو جۆرە حکومیان درێ وەکو تێبینیەکیش یعنی ئەمە وەکو تەحریز نەبێ بەڵام وەکو تێبینیەکیش باتیلی و ناڕەوایی ئەم حکومە لەوا دەرەکەوێت کە ئەو چاراگوانانە یا ڕۆژنامەنووسانە بە تۆمەتی دروستکردنی مەترسی بۆ ئاسایشی نەتەوەی یاخود وەکو بڵێن جاسوسی و سیخۆڕکردن بە وڵاتانی دەرەوە ئەوە لە ئاستی نێودەوڵەتی بە کوشتن کۆتاییە بەڵام لەبەرەوەی حکومە ئەوە ڕێی منە و خوێنەوەی قانونی منە لەبەرەوەی کام حکومە لە ئەساسا باتڵە بۆیە جۆرێکی وا حکم دراون کە ئەمە دووبارە باتڵی حکومەکە دەرەخاتەوە بۆیە بەڕاستی ئێمە داواکارین کە ئەوە هەر لە دەسەڵاتی حکوومەتی هەرێم و دەسەڵاتی قەزاییایە کە بە زووترین کات ئەو ئازادی خوازانە و ئەو شاراگوانانە ئەو ڕۆژنامەنووسانە ئازاد بکردن و بگەڕێنە ناو ماڵ و مناڵی خۆیان و بگەڕێنە ناو ماڵ و خێزانی خۆیان چکە وەکو وتمەوە بۆ پێگەی هەرێمی کوردستان باش نابێ. لە کۆتاییە مەبەستمەوەیە بڵێم کە خەڵکیش و کاردانەوەی شعبیش بەڕاستی لاواز بوو پێویستە کە فراوانتر بێ و کاریگەرتریش بێ بەتابەتی چینی خوێنکار لە زانکۆی سلێمانی وەکو پێگاتۆ یانی لە کۆلەژەکانی قانون سیاسە زانستە مرۆڤایەتەکان کە لە بەشەکانی ڕاگەاندنەوەوانە خۆیان بینێتەوە پێویستە ئەوان زیاد لە بەشەکانی تریش کاردانان هەیە بەڵام بەڕاستی بەداخەوە چکە بەدەمەواتنێکی تا ڕادەیەگە توان بڵێم لاواز و شەرمنانەمان بینی یانی ئەوە وتەی منە بۆ کۆتایی دەستان خۆش. بەڵێ بینەران ئێمە کە لەبەردەم ئەم گربوونەوەیە خوێنکاران ناڕزایی خۆیان دەربڕیەوە هەرچەنە کۆمەڵە خوێنکارای کەم بوون و بەشداریان لەم گربوونەوەی کردووە بەڵام داوا و هەڵوێستیەوەن ئەوەیە کە هەموو خەڵک و هەموو خوێنکاران هەموو دکتۆر و مامۆستاکان هەڵوێست بن لەگەڵیانە تاوەکو سزادراوان و کە بە سزا دراوی 6 ساڵ زیندانی داوا ئەکەن کە پێداچوونەوە دادگا پێداچوونەوە بە کەیسەکاندا بکاتەوانێ و تاوانەکەیان لەژێر کاریگەری و فشاری هیچ حیزب و لایەنێکان نەبێت.